ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. شەڕی بەربڵاو و هێرشی سوپای بەعەس بۆ سەر کوردستان لە یەکەم هەفتەی حوزەیرانی مانگی 1963 بەدواوە لەشکری بارزانی لە شەڕێکی بەربڵاودایە لە بەرەکانی شەڕ. گەلی عەلیبەگ، مازنە، مێرگەسوور، چامە، چیای پێرز، بلە، بارزان. ڕۆژ لە دوای ڕۆژ تەوژمی هێرشەکانی سوپای بەعەس چڕتر دەبوو. پەیتا بارزانی هێزەکانی لەشکری سەر لە نوێ ڕێک و پێکتر دەکردەوە و لاوان و گەنجانی ناوچەکانی بەرزان داهاتن ناو ریزی پێشمەرگەوە. گوندەکانی ناوچەی بەرزان هەردەم سەنتەری هێزی ڕدیف و هامەیاری و فریادڕەس بوون، بە تایبەتی بۆ ئەو لەشکرەی لەژێر فەرماندەی ڕاستەوخۆی سەرۆک بارزانیدا بوو. بە جۆرەی پێویست لێشیان دەنێردرا بۆ ناوچەکانی دیکەی بادینان. بە دەگمەن سەرۆک بارزانی پلانی شەڕی بەسەر هێزەکانی دیکەی پێشمەرگەدا دادەسەپاند. هەر هێزە بەرپرسیار بوو لە پاراستنی ناوچەی خۆی، واروها بەرگری لێکردن و بەرهەڵسیکردنی هێرشەکانی سوپای عێراق. بەڵام لە هەمان کاتە هەوڵی ئەدا هێزەکانی پێشمەرگە لێگنە بچڕن. بە دەرەجایی شۆڕش بواری نەئەدا هێزی سوپا یان جاش پشمان لێ بگرێ. ئەگەر هێزەکانی دوژمن هەرچێ چەندێ بچووشیش بواە پێدەستکەی بکردە بۆ ناوچەکانی پشت هێزەکەمان، بارزانی لە شوێنی خۆی دەکشایەوە و پێچە بە دەورەی دەکرد و لە پشتەوە ئابلوقەی ئەو هێزەی ئەدا و دەیشکاند. ئەنجا ئەگەڕایەوە سەر بەرەکانی شەر و ڕوبەڕووی دوژمن، واتە پشتی هێزەکەی خۆی پاکسازی و هەدار دەکرد. ئەنجا بۆ بەرەکانی پێشەوە دەهاتە دەست. ئەگەر پێویستی بە چەکداری زیاتر بواە، زۆر بەنهێنی پەیوەندی بە شێخ ئەحمەد بارزانیەوە دەکرد و بە جۆرەی پێویست داخوازەکەی و ئەگەر پێویستی بە چەکداری زیاتر بواە، زۆر بەنهێنی پەیوەندی بە شێخ ئەحمەد بارزانیەوە دەکرد و بە جۆرەی پێویست داخوازەکەی و بە جۆرەی هەڵوێست گەنجانی و لاوانی فریاد دەخست. ڕۆژی چوارشەممە 3 تەمووزی 1963 ئەمڕۆ لە بەغداد مەحاولەی ئینقلاب کرا. جارێ بۆ ئێمە ڕوون نەبووەوە چ لایەنێک ئەو هەوڵەی داوە. حکوومەت لایەنە چەپڕەوەکان و حیزبی شوێعی بەرپرس دەکات. لووتکەی بۆ کوزاوە. ڕۆژی هەینی 12 1963 سەرۆک بارزانی لە دامێنی چیای پێرز سەرپەرستی شەڕی دەکرد. ژمارەیەکی زۆر بروسکەی گرنگم پێشکەش کرد لەبارەی پلانی هێرشی سوپای بەعەس بەرەو لووتکەی بۆ کوزاوە لە چیای پێرز. مەسعود بارزانی لە تەنیشتەوە دانیشت بوو. فڕۆکەش بە چەکی هەمە چەشنە بۆردومانی شی و دۆڵ و لووتەکانی دەکرد. وەرەبەرزی و خۆڕاگری لەسەر دەم و چاویان بوو. بە دووربینیش تەماشای هێرش و داوی فڕۆکەکانیان دەکرد. لە هەمان دانیشتە سەرۆک بارزانی دەستی کرد بە نووسینی نامەیەک بۆ شێخ محەممەد خالیل بارزانی. بەلایەکی چاو پرزەردەخەنەوە بە مەسعود بارزانی فەرموو سەلامی تۆش لە نامەکەدا نووسیوە. ڕۆژی پێنجشەممە 25 تەمووزی 1963 ئەمڕۆ حکوومەت چەند کەسێکی نردووە بۆ لای هەباساغای مەمەداغای ئاکۆیان و ئاغاکانی ناوچەی پشدەر بە ناوی مفاوەزاتەوە. بارزانی نامەی تایبەتی نارد بۆ هەباساغای مەمەداغا کە مەبەستی حکوومەت ناوکۆشی دروستکردنە لە ناو کووردا و ئەم جموجۆڵەی مێری بۆ ئیخفاکردنی کووردە و هیچ سوودێکی گشتی تیادا نییە. لە هەمان کاتدا حکوومەت پەیوەندی کردووە بە چەندلایەنێکی دیکەی کووردەوە بێگومان بۆ هەمان مەبەستی گێرەشێوێنی. گەزی چی و جاوی چی. لە سەرەتای شەڕی سوپای بەعەس و گەمارۆدانی هەموو ناوچەکانی بارزان و بادینان، ڕژێمی بەعەس دەرگای گفتوگۆی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی مالومە خست بۆ سەرپشت، داوای وتوێژی لێ دەکردن. ڕۆژی 25 حوتی 1963 لە بێتەلی پیرمام لە مالومەوە بە ناوی میمسینەوە بروسکەیەک هات بۆ بێتەلی ئاراسی سەرۆک بارزانی کرابوو. تێدا
هاتبوو ڕژێمی بەئەس دەوێت مفاوەزاتمان لەگەڵا بکە بۆ ئەم مەبەستەش پەیوەندیان پێوە کردوین ئایا ئێوە ڕاتان چییە؟ ئەو کاتە ئێمە لە گەرمەی شەڕی سوپا و جاشی باسدا بووین ناوچەی مێرگەسوور و مازنە و چامە لەلایەک و ناوچەی شانەدەر و بلە و بارزان و سەرتاسەری چای پێرس لەلایەکی دیکەوە هەمووی لەژێر ئابلەقە و گەمارۆدا بوون شەڕی مانوونەمان دەکرا هێشتا شەڕ لە ناوچەی سۆران دەستی پێ نەکردبوو دوای شیکردنەوەی بروسەکە و خستە بەردەست بارزانی فەرمووی وەڵامیان بەم شێوەیە بدەرەوە ڕژێمی بەئەس دەوێ ئێوە و هێزەکانتان بە ناوی مفاوەزاتەوە خەریک و جورۆدۆ بکات و بە هەموو هێزێکی لە ئێمە بدات کە ئێمەی لە ناوبرد ئەنجا هێزەکانی خۆی بەرەولای ئێوە دەکشێنێتەوە و پێتان دەڵێ گەزی چی و جاوی چی من درێژەمدا بوو بە بەروسەکە بە هەمان ئەو واتایی بەرزانی مەبەستی بوو دوای چەند ڕۆژە گفتوگۆی نێوان میمسین و بەئەس ڕاوەسا و شەڕ و هێرش گشت لایەکی کوردستانی گرتەوە دژەپلان ساڵی 1963 کاتێ بۆ یەکەم جار باس هاتە سەر حوکم ڕۆژی وا هەبوو 10-15 جار شفرەکانیان دەگۆڕی سێ بنکەی بێتەلی تایبەت بە ئێران و تورکیا و سووریا لەناو شاری کەرکووک و هەولێر و مووسڵ دامەزرێنابوون ئەو بنکانە لەژێر چاودێری کۆمەڵێ ئەفسەرانی هەیئەی ئەرکانی ئێران و تورکیا و سووریادا بوون ئامێرێکی بێتەلی دیکەش لە چیای سەری ئاکرێ لەژێر چاودێری جەنەڕاڵ عەلی عامر ڕێز ئەرکانی ئوردوندا بوو بۆ سەرپەرشتیکردنی بەرەکانی شەڕ دژی هێزەکانی لەشکری کوردستان بروزەکانی میری تایبەت بوون بە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ پۆلیس ئاسایش ئیستیخبارات حرەکات هێزی ئاسمانی شیتەڵکردنی ئەو بروسکانە دەبوونە هۆی پاراستنی پێشمەرگەکان و دانیشتوانی ناوچە ئازادکراوەکان و گیانی سەرۆک بەرزانی بروسەکان کورتە چیرۆکی مێژووی شۆڕشی ئەیلولن ئەمانە جگەل لەوەی پلانەکانی سوپامان لێ ئاشکرا دەبوو دەست بەجێ بارزانی لە لای خۆیەوە دژە پلانی دائەنا و پلانی سوپای پوچەڵ ئەکردەوە ڕۆژی سێشەممە 30 تەمووزی 1963 ئەمڕۆ لە گوندی بارزانەوە بەرەو ناوقەدی چیای شیرین کەوتینە ڕێو گەیشتنە سەر کانی و ئاوێک لەوێدا بارەگای بێتەلەکەمان دانا سێ کانی لە نزیک ئێمەوەیە ناوێن سۆلینێ سرچێ تاتوکیە کانی و ئاوێکی تریش هەیە لە سەروی شوێنەکەمانەوە ناوی چاڤرەبیایە بە جۆرەی بروسەکانی سوپای عێراق لە سەدا 90 هێزەکانی پیادە و جاش و تۆپی هەمەچەشنە و دەبابە و ئۆتۆمبیلی زرێپۆش و هەندەسەی ئەسکەری لە سەرانسەر عێراقەوە بەرەو کوردستان هاتوون وێکڕای 2 هێزی کۆماندۆی سوپای سووریا فڕۆکەکانی بنکە سوپایەکانی شوعەیبە و حەبانیە و بەغا و مووسڵ و کەرکووک سەرجەم تەرخان کرابوون بۆ شەڕی کوردستان بێجگە لە پاڵپشتی بەردەوامی فڕۆکەی هەمەچەشنەی سووریا و میسر و تورکیا هەر چەشنیان بۆ مەبەستێکی دیاری کرا شێخ شەفیع کوڕی شێخ بابە بارزانی ڕۆژی سێشەممە 1963 من لە پێش برادەرانی بێتەلەکەمانەوە بە پێ دەڕۆیشتم بەسەر دامێنی چیای شیریندا سەردەکەوتین حەمەڕەزای بێتەل ماندوو بوو لەبەر ئەوە بە سواری یەکێک لە وڵاخەکانەوە بوو من لە پێش هەمویانەوە گەیشتمە ئەو شوێنەی بۆمان دیاریکرا بوو لە نزیک هاوینە هەواری ئابشخۆر برادێکی بارزانی بە دووربینەکەیەوە ڕاوەستا بوو دیار بوو چاوەڕوانی ئێمەی دەکرد کە گەیشتمە لای خۆی پێناساندم وتی من ناوم شەفیعە واتە شێخ شەفیعی کوڕی شێخ بابە بارزانی لێ پرسییم کەی مەئاو شەوکەت دەگات ئەو برادەری بەسەر وڵاخەکەوەی ئەوە مەئاو شەوکەتە وتم نەخێر من شەوکەتم دوایی وتی وامزانی تۆ پیاوێکی قەڵە و بە تەمەنیت و نەمزانی بۆ چوونەکەم هەمووی بە پێچەوانەوە بوو جاران پێ ساڵانی 1960 بەشی زۆری ئەفسەرەکانی دامودەزگای پۆلیس لە دوای تەمەنی 40-50 ساڵیە دەگەیشتنە پایە و پلەی ئەفسەری پۆلیس و
بە قەڵە و بە ساڵداچوو ناوێن دەرکردووە پیان دەوترا مەسلەکی واتە لە مفۆزی تەختەوە هەروەها من نەجمەی لامل پلۆپایان بەرزدەبووە ئەنجا بوون بە ئەفسەری پۆلیس ساڵی 1960 ئێمە یەکەم دەورەی ئەفسەرانی پۆلیس بوون کە لە دوا ناوەندیەوە چوو بنە کۆلێجی پۆلیس لە بەغدا و لەوێ تەوامان کردبوو ساوەری بێخوێ و ڕۆن لە سەرەتای ساڵانی 60ەکانە کوردستان زۆر نەدار بوو پێشمەرگە زۆر جار تووشی برسێتی زۆر و سەرما و گەرما چەشتن و نەهامەتی دەهات بەڵام کەسێکمان هەستمان بە ناڕەحەتی و بێزاری نەئەکرد بەڵکو بە شانازیەوە باسمان دەکرد لێرەدا باسێکی کەمێ برسێتی دەنووسمەوە نەک لەبەر وشەی برسێتیەکە بەڵکو بۆ ئەوەی خوێنەری هێژا بێتەوە یادی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بە چەند بارودۆخی سەخت و ناخۆش و ناهەموارە تێپەڕیون لە هاوینی ساڵی 1963 لە ناوچەی بارزان بووین لە نزیک ڕووباری چامە لەگەڵ هەندێک پێشمەرگە کەوتبوونە ڕێگا لە مەلەبانگانەوە تا ئاسێکی درەنگ خواردەمان نەخواردوو برسێتی مادووی کردبووین لە نزیک گوندێکەوە لە پەنابەردێکا دانیشتن بۆ حەوانەوە لەو شوێنەدا دیتم سەجێک زۆر لاواز و بێهێز لە بن بەردێکا کەوتبوو دیمەنی زۆر سەرنجی ڕاکێشە زانیم ئەو سەگە زۆر برسیە بۆیە هێزی جوڵانەوەی نییە یەکێ لە پێشمەرگەکان ناوی ساڵە بامەڕنی بوو پێم گوت ئەرێ هیچمان هەیە بیدەین بەو سەگە وتی بڕێ ساوەرمان پێ و هیچی تر وتم کەمێکی بکوڵێنە کە خوسایەوە بیخە بەردەمی ئەو سەگە با هێزی تێبگەڕێ و بتوانێت بە دوای خواردنی ترا بگەڕێ بەو شێوەیە ساوارەکە کوڵاو خراە بەردەمی سەگەکە هەمووی خوارد و هەسایەوە سەر پێ هەتا چەند ڕۆژێکیش لە دەوروپشتمان ئەسوڕایەوە بوو بە ئێوارە پێشمەکان بە دەستی بەتاڵ گەڕانەوە لامان و لە گوندەکان هیچیان دەست نەکەوت بوو چونکە ئەو گوندانە چۆڵ کرابوون ئێمەش برسێتی زۆری بۆ هێناین ناچار ساڵە بامەڕنیم بانکەوتم لەو ساواری بۆ سەگەکە دروست کرد ئەگەر ماوە بۆ خۆشمانی بکە ساوارەکەی بەبێ خوێ و بەبێ ڕۆن کردە ناو ئاو و لەسەر سیرکەوت چاواڵ کوڵانی و دەستمان کرد بە خواردن گوندی بیە یەکەم شەو بوو گەیشتبوونە گوندی بیە لە سەرووی گوندەکەوە ئەشکەوتێک هەبوو قوڵ نەبوو بۆ ناوە بێتەلەکەمان لەبەردەم ئەشکەوتەکە دانا کاتێکمان زانی دراینە بەر گولە تۆپ لە ڕەخی مێرگە سوورەوە لەوە دەچوو چاوەچاویان لەسەر یەکێک لە چیاکانی نێوان چامە و مێرگە سوور دانابێ گولە تۆپەکان دای بە تەنیشتمانە چراکەمان لێ کوژایەوە ناچار چوینە ناو ئەشکەوتەکە و بە پەلە بێتەلەکەشمان بردە ژوورە و دەستمان کردەوە بەکارکردن تۆپیش هەر گرمەیە هاو بەردەوام شەڕی دەسەویەخە ڕۆژە لە ڕۆژانی هاوینی 1963 لەسەر پردی چامە شەڕێکی زۆر کوشندە ڕوویدا سەرباس و جاش تێکڵاو بە هێزی پێشمەرگە بوون لەو شوێنەدا بواری تەقە نەما و کەوتنە پەلاماری یەکتر هەندێک لە پێشمەرگەکان بە خەنجەر دەسەویەکەی جاشەکان و سەربازەکان دەبوونەوە یان پاڵیان پێوە دەنان بۆ ئەوەی ئەوەندە دوور بکەونەوە کە بتوانن تەقان لێ بکەن لە هەمان ڕۆژە لە بروسکەیەکی سوپادا وەرم گرت ئەڵێ هێزەکانمان بە یارمەتی فورسان سەلاحەدین واتە جاشە کوردەکان دەسەویەخە زۆرەبازی لەگەڵ ئۆسات واتە هێزەکانی لەشکری کوردستانەکەن گۆشتی بزن و کەشک و بەڕوو لە هاوینی ساڵی 1963 کاتێ هێرشی ڕژێمی بەعز بۆ سەر ناوچەی بارزان بەردەوام بوو مەڕ و ماڵاتی ماڵی خوالێ خۆشبوو شێخ ئەحمەدی بارزان داواش کرا بەسەر میلەتە و لێی نێردرا بۆ بەرەکانی شەڕ بۆ ئێمەش 6 بزنیان نارد لەگەڵ تورەکەی کەشک و تورەکەیەکیش بەڕوو پرسیارم لە تەتەرەکە کرد ئەم کەشک و بەڕووە بۆ چییە؟ وتی ئێوە دەمێکە برسین ئەو کەسەی لەسەر برسێتی گۆشتی بزن بخوا
تووشی سکچوو نەبێ لەبەرەوە کە سکتان چوو کەشەکان بخۆن ئەگەر سوودی نەبوو بەڕووی پیشاو بخۆن یەکاویەکە ئاخاوتنەکەی ڕاست دەرچوو بەڕووی پیشاومان زۆر خوارد تاجان هەبێ ئومێد هەیە لە ساڵانی 1961 و 62 63دا پێشمەرگە زۆر ڕەچاڵ و نەبوو بوو بەڵام بیرروباوەڕی کوردایەتی و خۆشەویستی خاک و نیشمان پاڵپیۆنەر بوو کە خۆڕاگر بین و لەبەردەم هەموو بار و دۆخێکی نالەباردا بمێنینەوە ئەو ڕۆژ و ساتانەی سەرکەوتنێک بەدیدەها لە شەڕەکە بە هەستێکی برایەتی و یەکگیری و ئەو پەڕی شادی و خۆشی دەکەوتە ناومانەوە لەگەڵ ئەو سەرکەوتنانەشدا سەربازانی بە هەستی لە خۆبایی بوونەوە ڕەفتاری نەدەکرد قەرەچار لە هاوینی ساڵی 1963 لەسەر ڕووباری چامە بووین ماوەی 15-20 ڕۆژ بوو چامان نەخوارد بووە زۆر جاروام دەزانی شتێکم لێون بووە لەپەر وە بیرمە هات هیچم لێنبوون نەبووە بەڵکو چام لێون بوو دوو پێشمەرگی شارزام لار بووە گوندەکانی سەر سنووری تورکیا گوایە لەوێ چەرچی دەگەڕێ و شەکر و چاش دەزەکەیە ئەو کاتە ڕژێمی باز گەمارۆی خسۆ سەر هەموو خۆراک و پێداویستەکانی دیکە لەسەر ناوچە ڕزگار کراوەکان دوای چەند ڕۆژێک پێشمەرگەکان گەڕانەوە پڕ بە یەک پەرداخ قەرەچیان دەستکەوت بوو کە تەڵاوێکی ڕەش ئەداتەوە شەکریان دەست نەکەوتوو چادەم کرا و پەرداخێکیان بۆ منیش هێنا زۆر بە تاسووقەوە ئەو چاتاڵم ئەخواردەوە یەکێک لە پێشمەرگەکان لە دواییە بۆی جێڕامەوە خواخوای دەبێ ئەو پەرداخەی بەردەم من لا ببات و لێی بچێشێ بزانێ چاکەی من شەکری تێدایە یان وەکو چاکەی ئەوان تاڵە چونکە من بێ ئەوەی خۆم گرش بکەم لە تاڵی چایەکە زۆر بە ئاسانی ئەم خواردەوە دوایی لە بنکەی دەچێشێ و بۆی دەردەکەوێت چایەکەی منیش وەک ئەوەی ئەوان بێشەکرە و تاڵە ئەو کاتە پێشمەرگە و سەرکردە لە بارودۆخێکی ناڕەحەت و زەحمەت تا دەژیان هیچ کەسێ سکاڵای نەدەکرد و ناڕەزایی نەبوو چونکە ژیانی هەمووان وەک یەک وا بوو شێخ محەممەد خالید بارزانی ساڵی 1963 زۆر بە گەرمی شەڕ لە ناوچەکانی بەرزان و مێرگە سوور بەرداوام بوو شێخ محەممەد خالید بارزانی خۆی و ژمارەیەک پێشمەرگەی بارزانی بەرگریان لە جەبهەی گوندی بارزان دەکرد دژی هێزی سوپا و جاش ڕاوەسا بوون تۆپ و تارەش بێوچان بردومانی دەکردن چەند ڕۆژێ بەم چەشنە مانەوە دوایی سەربازانی فەرمووی جاشەکان هەوڵ و تەقەلای ئەویانە بگەنە بارزان و بیسووتێنن کە گوندی بارزانیان سووتان ئەو تاو تینیان نامێنێ پشتی سوپا بەرئەدەن خوا لێ خۆشبوو شێخ ئەحمەد بارزانی فەرمانیدا کە شێخ محەممەد خالید بەری بارزان بەربدات لە ئەنجامدا فەرمودەکەی سەربارزانی دەرچوو کە گوندی بارزانیان سووتان ئەو هەڵمەت و شاڵەوان نەما میری بە زۆرە ملێ و نوکرشەقی پۆساڵ شەڕیان بە سەرباز و جاشەکان دەکرد مەسیحیەکانی ناوچەی بەرزان لە ناوچەی بارزان لە دێرزەمانەوە ژمارەیەک دێهاتی سەر بە ئاینی مەسیحی لەسەر گوندەکانی خوان دەژیان بۆ پەڕی ئازادی و سەربەستیەوە ژیانی ئاسایی خوان دەبردەسەر تەنانەت بە جۆرەی ئاکار و نەریتی خۆیان بۆ مەبەستی ئاینی و بۆ سەرگەرمی و کەیف و خۆشی خۆیان شەرابیشان دروست دەکرد لە ساڵی 1963 دوای هێرشی بەردەوامی باسەکان بۆ سەرناوچەی بارزان و دەوروبەری ئەو چەند گوندە مەسیحیانە بەویست و خواستی خۆیان گوندەکانیان بەردا و بەرەو هەولێر و هەندێکیشان بەرەو مووسڵ و بەغا کشان و لەو شارانەدا جێگیر بوون ئەو مەسیحانەی لە کوردستانە ئنجیلەکان بە خەت و زمانی ئارامی نووسراوەتەوە گوایە حەزرەتی عیسا درودی خوای لەسەر بێ بە زمانی ئارامی ئاخاوتووە هەروەها یەکەم تەوراتی جوولەکەکانیش هەر بە زمانی ئارامی نووسراوەتەوە بنەجوو و نۆموسڵمان لە ناوچەی بارزان چەند خێزانەکان ناو دەبرێن بە بنەجوو واتە بەڕەگەز جوولەکە بوون
بەهۆی حەز و حەزلێکەری نێوان لاوان و دەسەکچان و ئەمانە بەویست و ئارەزووی کچە جوولەکەکە یان کوڕە جوولەکەکە هاتوونەتە سەر ئاینی ئیسلام و ژیانی ساکار و ئاسایی خۆیان لە ناوچەکەدا بردوۆتە سەر. لە ناوچەی بەرواری باڵا لە ماڵێ میوان بووم کەیبانۆکە بەڕەسەن مەسیحی بوو هاتووە سەر ئاینی ئیسلام، بەڵام ئەم دیاردەیە لە دێهاتەکانی ناوچەی سەر بە بەرزان نەمبینیوە کە بنەماڵەیەکی نۆموسڵمان هەبێ و لەو پێشتر مەسیحی بووبن لەژێر فەرمانڕەوایی بنەماڵی بارزانیا بوون بە ئیسلام. لە هاوینی ساڵی 1963 لە چیای شیرین بووین. عەبدولواحید بارزانی کوتەباسێکی خوا لێخۆش بوو شێخ محەممەد شا عەبدولسەلام بارزانی باوکی مەلا مستەفا بارزانی بۆ کردم کە زۆر لای سانا بووە لە ماڵی مەسیحەکانی نشەجێی بارزان نان بخوات و دەستنوێژی گرتووە و نوێژیشی لەناو ئەو ماڵا کردو و لەگەڵ ئەوەشدا کە خاوەنی ڕچەی نەخشبەندی بووە، واتە تەریقەتی نەخشبەندی. خۆی و موریدانی ئەم ڕچەیە ئەو ساو ئێستاش بنەماڵەکەی بەردەوام دشی درۆ و دەلەسە و دزی و پیاوکوشتن و زەبروستەمکردن بوون. شەخانی بەرزان سەریان دانەنەوانوە بۆ دەوڵەتی عوسمانی و دواتر دژاتی فەرمانڕەوایی ئینگلیزیشان کردووە لە ناوچەکەی خۆیانە و لە هیچ چاخێکە سەریان بۆ ڕژەمەکانی عێراقیشدا نەنەوانوە و ملکەتی زۆر و سەم نەبوون. شۆڕشەکانی بارزانیان لە ساڵانی 1970 1909 1913 1920 1922 1931 1932 1943 1945 و ڕۆڵی دیاری مەلا مستەفا بارزانی لە خەباتی نەتەوەیی هەتا دواهەناسەی ژیانی لە مێژووی کووردا شاهێدی ئەم ڕاستیانن. دەوڵەتی عوسمانی و ڕژێمەکانی یەک لە دوای یەکی عێراق بەم شۆڕشانەی عەشاری بەرزانیەکانیان دەوت جم و جۆڵی چەتەگەری و ڕاوڕوت و خۆ بەسەر کووردا چەسپاندن. ئەمەش زیاتر لەبەر ئەوەی باج و خەراجیان بە دەوڵەتی عوسمانی و دواتر بە دەوڵەتی عێراق نەداوە. داواکاری ئەوە بوون باج و خەراجیان بۆ پێداویستی ناوچەکە سەرف کرێ. لە پاڵ ئەمەدا بۆ ئازادی خۆی بوون تێدەکۆشان و خەوی ئارام و هەداریان لە چاوی کاربەدەستانی عوسمانی و دواتر عێراق تاڵ کردبوو. هەر کاتێ هەلیان بۆ بڕەخسایە پەلاماری دامودەستگای میلیان ئەدا و دامودەستگای دەوڵەتیان ناچار بە ملکەتی داواکانیان دەکرد، کەم یان زۆر. هێرشی سوپا و جاش بۆ سەر ئەو شوێنەی بارزانی لێبێ. هێرشی سوپا و جاش بۆ سەر ئەو شوێنەی بارزانی لێبوو. لە هاوینی ساڵی 1963 هێرشی سوپا و جاش لە چیای پێرس و ڕێگەی سرشمە و شانەدەر و هاودیان هەروەها کووران بەرەو مازنە بەرەو ڕووباری چامە شەو ڕۆژ بەردەوام بوو. سوپا هەرچێ چەک و جبەخانەی هەبوو ڕووی کرد بۆ ناوچەکانی بارزان و مێرگەسوور. فڕۆکە جەنگیەکان لە سەرەتای گزنی بەرەبەیانەوە هەتا دوا زەرپەڕی ئێوارە بێوچان بە دوای یەکدا بردومانیان دەکرد. فڕۆکەی ڤەنم و ئیلیشن و هوکەرهەنتەر و باجەر بەرمیلی تێزاب و قەتران و بەنزینیان ئەدا ئەباران بەسەر مەیدانەکانی شەڕ و بەسەر سەنگەرەکانی پێشمەرگەدا و هەروەها بەسەر ئەو گوندانەی کە ئەکەوێتە ناوچەکەەوە کە بۆمبا کوژەکان دەکەوتنە ناو سەنگەری پێشمەرگەکانەوە. لاشەی شەهید و خۆڵ و دار و بەردی ناو سەنگەرەکە وەک مەنجەڵ خۆڵپی ئەدا. دووکەڵەکەشی دەبووە هۆی سەرتاپا ڕێژکردنی سەرچاوی ئەو پێشمەرگانەی لەولاترەوە بوون. هەندێک لە گولە تۆپەکان کە دەگەیشتنە ئاسی سەنگەرەکان بەسەر سەنگەرەکانە دەتەقینەوە. ئەو بۆمبایی لە جیرانە ناو دارستانەکان
بەڕاست و چەپە دایان نارنجۆکی لێجیا دەبەوە و فیشکە فیشک زمانەی ئاگرەکەی دارودرەختی تەڕ و وشی پێکەوە دەسووتان. بەڵام ئەو بۆمبایانەی دەگیرانە پێشمەرگە جەنگاوەرەکان کە دەتەقینەوە بزمار و دەمەچەخۆی بە چوار دەوری خۆیان دەهاویست. سوپا بە تۆپ و فڕۆکە جەنیان لە هەموو شتێکی سوپا بە تۆپ و فڕۆکە جەنیەکان لە هەموو شتێکی ئەدا کە بجۆڵێتەوە وەک ڕانەمەڕ، گاگەل، وڵاخ. ئەمە بێزگە لە خەڵکی گوندەکان و جوتیاران و شوانکاران. هەروەها بۆمبای سوتێنەری دەگرتە ناو دارستانەکان و لێڕەوارەکان و دەخلودان و خەرمان، تەنانەت ناو مەزرا و بێستان و ڕزەکان. بە شەو دارستانەکان و لێڕەوارەکان و گوندەکان بەردەم ئاگریان لێ هەڵدەسا وەک شار و شارۆچکەیەکی بە گڵۆب ڕازاوە داهاتنە پێشەوە، بەڵام گڵۆپی خەم و مەینەتی و پەژارە و وێرانکاری و ئاگر. ئەگەر فڕۆکە جەنگیەکان بۆ ماوەی نیو کاتژمێر بێدەنگ بوونایە، دەست بەجێ تۆپە گەورەکان و زرەپۆشەکان شوێنەکانیان ئەدایە بەر لێزمە و ڕەهەڵەی گولەتەوە. وەک ئەرچی بەردەوامم هەموو شەوێک پلانی هەرچەکانی میلیم وەردەگرت. یەکێ لەو پلانە گرنگانەی لە بروسکەیەکی شفرەکراوە وەرمگرت، هێزێکی تایبەت لە سوپا و جاش بە شارەزایی و سەرپەرشتی ئەسعەتشێتنە گەشتبوونە ناو گوندی بێدارون. نیازە وا بوو شەو لە دوای کاتژمێر 12ەوە لە بێدارونەوە هەڵکردنە سەر ئەو شوێنەی بارەگای بەرزانی و خودی خۆی لێبوو. لە نزێر لوتکەی چیایەک لەسەر ڕووباری چامە بەرامبەر گوندی بیە. بروسکەکەمدا بەسەر بارزانی دەست بەجێ سەرقۆڵەیەک کە خۆی خەڵکی بێدارن بوو لەگەڵ ژمارەیەک پێشمەرگە نێردان بۆ گەروی بێدارون. پلانەکەی سوپا و جاش پوچەڵ کرایەوانە. سەرقۆڵەکە ناوی مام حارس بێدارونی بوو. ئەو کاتە تەمەنی 50-55 ساڵ ئەبوو. باڵابەرز و لەسەر خۆ و هەمیشە لەگەڵ بارزانیا بوو. شەوانیش هەتا نزیکەی بەرەبەیان تۆپە گەورەکان تۆپبارانی ئەو شوێنانەی سەروان ئەکرد. زۆر جار شەو ناچار ئەبووین چرا هەڵبکەین بۆ مەبەستی نووسین یان خوێندنەوەی بروسکە. لەگەڵ ڕووناشی چراکە دیار وایە یەکسەر ئەدراینە بەر گولە تۆپ. هەندێک لە ڕووداوە گرنگەکانی مانگی ئاب ڕۆژی هەینی 2 ئاب 1963 سەعات 2:30 سەر لە بەیانی جێش و جاش سەری چای پێرسیان کرد. دوای کوشتار و شەڕێکی گەورە گەشتنە گوندی بلە و ئاگریان تێبەردرا و سووتێنرا. ڕۆژی شەممە 3 ئابی 1963 بەسەر چیای شیرینە سەرکەوتین بۆ ئافسەر و کانی کەلیگە و گەیشتنە گوندی ڕاوەشە پشت شاخی شیرین. ئاوی کانی گەلیگە لە ئاوی کانیەکانی ناوچەی مێرگەسوور سارتر و سازگارترە. ڕۆژی یەکشەممە 4 ئابی 63 سەعات 12:45 گوندی بارزان کەوتە دەست دوشمن. هەرچەندە شەڕ و کوشتار ئێزگار توند و هەرچەندە شەڕ و کوشتار ئێزگار تند بوو و لەشکری ئێمە شەڕەشی زۆر ئازانەی کرد، بەڵام تۆپباران و هێرشی فڕۆکەی هەمە چەشنە بەڕاکێت و بۆمبا و ناپاڵم و قەتران و بەنزین بەسەر سەنگەری لەشکردا لە هەموو لایەکەوە بۆ ماوەی 5 دەقیقەش کوڕ و بێدەنگ نەدەبوو. بە جۆرەی ئەو بروسکانەی لە هێزی سوپاوە بەهۆی بێتەرکەمانە وەردەگیرا و شیم دەکردنەوە، زانیم هێزەکانی جێش لە دۆڵی نەهلە و چای پێرز شامەشانی هەیئەی ئەرکانی جێیشی عێراقی کۆمەڵێ ئەفسەری بیانی دیکەشان لەگەڵە، وەک ئەفسەرانی سووری و ئەردەنی لەژێر فەرماندەی جەنەرال عەلی عامر، ڕێز ئەرکانی جێیشی میسری